بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و هەڵگوڕی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حیکمەتیسمان لەگەڵا بەهۆی ئەهمیەت و گرنگی مەسەلەی شەڕی بینی دوو قوتبی تۆریستی لایەک و دەوڵەتی ئیسرائیل و لایەک و جمهوری ئیسلامی کە لەوانە لە مەنتەقە بە ئاور و خوێن شێشنەوە تا ئێسش هەزاران ئینسانیان کوشتووە و ملیۆنها ئینسان ئاوارە و سەرگەردان بووە و فاجعەیە لەم رابطەدا بەڕێوەدا کە بیخڵقێن و بۆ پێشگیری لەم مەسەلە و گرنگی ئەم مەسەلە داواتمان کردوە لە هاوڕێ عەبدوڵڵا دارابی سەبارەت بە مەسەلە قسە و باسەکەین. هاوڕێ عەبدوڵڵا دارابی گردەیەکی بنەبیسی زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش. هاوڕێ دارابی وەکو ئیشارەم کردووە ئاگاداری شەڕێکی خوێناوی و لەوانە لە مەنتەقەکە بە جەنایەت و خوێن و ماڵوێرانی ملیۆنها ئینسان بە تایبەت جامعەیەکی گەورە و وەسیعی وەکو ئێران لە بینی دەوڵەتی ئیسرائیل و ڕژیمی جمهوری ئیسلامی کە هەردوو دەوڵەتەکە دووچاری بۆحران و سەرڕێشێواوی و بنبەستن و بە تایبەت جمهوری ئیسلامی لە لەبەی پەرتگایە کە خەڵکی ئێران لە جمهوری ئیسلامی ڕەت بوون و ئەیانەوێت جمهوری ئیسلامی لە ئاریکەی قودرەت بێنە خوارەوە ئەم مەسەلەیە خەریکن بەرحەڵ تەبلیغاتی بۆ تهدیدات و هەڕەشە و بڕەشەدا. پرسیارەکەی منەمەیە ئایا واقعان ئەم شەڕە ئەم تهدیداتە ئەم هەڕەشە و گڕەشە لە بینی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامیە واقعان لەسەر حەق و حقوقی خەڵکی فلستینە یا لە بینی دوو دەوڵەتی سەرمایەداری دژی ئینسان و کرێکار و زەحمەکێشی ئەو دوو کۆمەلگایە؟ ئەگەر ئەم مەسەلە هەر کامێک لەمانەیە بۆ چی و چۆن؟ بەڵێ زۆر سپاس بۆ بینەران دیسان. من داوام لە بیرەنانەوەیە کە هەستیاری و ئامادەگی خۆتان بۆ ئەم وەزیەتە کە بەری یەخەی پێگردون و بۆ مێزەکە پێتان تەحمیل بووە ئەبێ زۆر زۆر لەسەر بێت، ئەبێ زۆر ڕۆشن ڕووناک خودی قەزیەکە بزانن بۆ ئەوە بتوان بە باشی لە بەرابریە بربەرەکانی جدی بکەن. ئەگەر نەزانن ئەم شتە نەزانن بە تەواوی ئەوڵی شتێکە دامنگیری و خەڵکە بێ سیاسەتی ئینتزار و حاڵەتی مانەوە و وێستان لە جێ خۆیە ئەوزاعەکە لە دەست خۆتان دەرەکەن. ئەمە نەخێر ئەم لە جوابی سوالەکە شەگەرەکمە یەکشت بڵێ ژەوەیە کە ئەم شەڕی بۆ شەڕی فەلەستین نییە، بۆ ڕزگاری فەلەستین نییە، بۆ بەڕەسمیە ناسینی دەوڵەتی فەلەستین نییە. ئەمە 75 ساڵە ئیدامەیە، بەڵام لە 33 ساڵ لەوە بەرتاوە کویستە ئەم شەڕە بۆ بە شەڕی دوو ڕژیم و دوو هەیئەتی تازەتر، هەردوو فاشیست، هەتوو زیندەی ئینسان، هەتوو زدی کرێکار، زدی ئینسانیەت و ئینسانیەتە. ئەمانە بۆ خۆیان بۆ بەقای خۆیان شەڕەکەن. لیکوتەکان ئەم ڕاستانەی کە ئیسا نەتانیاهو ڕەهبەریانەکە لەم لاشەوە ئەمەی کە جمهوری ئیسلامی ڕەهبەری ئەکات و مەحوەری مەقاومەتی دروست کردووە نەتەنیا لە عێراق بەڵکو لە لوبنان، لە سووریا، لە فەلەستین، لە یەمەن و زۆر شوێن بۆ ئەوە کە ئەهدافەکەی خۆی باوەڕەوە. ئەهداف ئەم دوانە چییە؟ ئەهداف ئەم دوانە هەم لۆکاڵیە، هەم کەشوەریە، هەم لە سەطحی مەنتەقەیە. جمهوری ئیسلامی گەرەکە بەم مەحوەری خۆی بەم بازوەی خۆی کە لەم وڵاتانە بە ئیشارەم پێکرد دروستی کردووە وەکو حەزب الله وەکو حەماس و جەهادی ئیسلامی و دەیان لە ئەنسار الله و غێرە و زارێک لە عێراق و لە ئێران و لە کۆلەکە دروستی حەشی شعبی وەمانەکە دروستی کردوون. گەرەکی بەمە خۆی پارێزێ، گەرەکی بەمە توولە عمری زیاکە، گەرەکی بەمە باج سێنێکە 45 ساڵە خەریکە، گەرەکی بەمە بەقای خۆی تەسبیت کا بۆ ئەوە کە بتوان بە باشی زیاتر لەمە کاری ئەرزان و کرێکاری خامۆش شکڵ پێ با استثمار بباتە سەرەوە، خەڵک بکوژێ، خەڵک ببڕێ کە ئەم کارانەی کردووە. ئەمە هەدەفە. ئەسڵ فەلەستین چی؟ فەلەستین شتێک ئەمان خوانیان پێ ئاوێزان کردووە بۆ دەوڵەتی لیکوت ویا دەوڵەتی نێتانیاهو دەوڵەتێکە کە حتا پێش ئەمە خەڵخەری و لایەنە لەسەر قودرەت، خەڵخەری بوونی خۆی و کابینەکەیان لابن خەڵکی ئیسرائیل. ئەمە لەگەڵ مەنافع و بەرژەوەندی خەڵکی ئیسرائیل وجودی نییە. لە 33 ساڵەوە پێش ئەم دوانە بالاخره تەلاشیان کردووە
بەمشێوە ئەسڵی مۆزوعەکە بگۆڕن و بەمشێوە شەڕێکی ماڵوێران کەر و خوێناوی لە سەتحی منتەقەکە پێک بێنن و خەڵک بترسێنن بتۆقێنن بۆ ئەوەکە خۆیان بەقایان بێن نەخێر ئەم مەسەلە لەسەر ڕەبتی نییە بە مەسەلەی فەلەستین بە خەڵکی فەلەستین بە خەڵکی ئێران بە خەڵکی عێراق بە خەڵکی لوبنان بە هیچ خەڵکێک بەڵام لە کوشتارەکە هەمووی ئەمانە هەدەفی هەردوولایەنە یانە کوشتار ئاوارەکردن ماڵوێرانکردن دەربەدەرکردن خان و وێرانکردن بە سەریانە هەدەفی هەردووکیانە ئەمە ئەسی قەزیەکەی زۆر سپاس بۆ تەوزیعەکانت هەوڵا بدەڕەبی تا ئێستا کە ئەوە ساڵێکە بەهێرشێکە لە 7 ئۆکتۆبری هەرێکە حماس بۆ سەر ئیسرائیل دەستی پێکرد ساڵێک و چەند ڕۆژ بوودەراوە پرسیارەکەی منەمە نەتیجە و نیشانەکانی تا ئێستای ئەم سەرڕا لە خدمەت چه هەدەفێکا بووە و چه تەغییر و تەحولێک لە منتەقە و جۆغرافیای هەردوو ئەم دوو وڵاتە وەکو ئیسرائیل و جمهوری ئیسلامی و بە ئیزافەیەوەی کە بەهۆی بوونی دەیان و سەدان گروی جانەوەر و ترۆریستی جمهوری ئیسلامی و ئێستا نیابەتی لە وڵاتانەی کە تۆ ئیشارەت پێکرد منانی دیناوی نابەم وەکو منتەقەکە ئەمە وەزعەتەکە بەرەوچووێ بە جارێ ئەوە بڵێم لە 33 ساڵی ڕابردووە کە ئەم دوو هێزە و یا ئەم دوو دەوڵەتە ترۆریستیە دەوڵەتی نەتانیاهو و دەوڵەتی دەسەڕاستی و جمهوری ئیسلامی لەو کاتۆ ئەم شەڕیان گۆڕیوە بە نەفی خۆیان و ئەو قەرارداد و ئەهنامەیانە کە لە بینی فەلەستین یاسر عەرەفات و هەروەها لە بینی حیزبی کاریگەری فەلەستینە لە ئۆسلۆ ئیمزاکرا لە نەروێژا بە دوای ئەوە ئەم دوانە تا ئەو کاتە بەنظر من ئیمکاناتی حملەکردن و ئیمکاناتی ئەوە کە کەواقعان منتەقەکە بشێوێن و کەن بەدەست جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی لە حاڵەتی تەعەڕوزا بوو چون ئەمە هێزانەیە دروست کردبوو پڕ چەکی کردبوون پڕ تونلهای عەجیب و غەریبی بۆ دروست کردبوون و ئاخەری بۆ دروستیە کرد ئیمکانات بەدەست ئەمە بوو زۆرتر بەڵام شەڕێک ڕێکەوت لە 7 ئۆکتۆبرا بە وسیلەی جمهوری ئیسلامی کە مۆرە ئیجرایی یا بازووی ئیجرایەکەی حماس و حزبوڵا بوون لە ئەساسا لەو منتەقا بوو کە حماسی تیا بوو ئەمە بوو بە نیعمەت و ڕژا بە من حزبی لیکودا ئەمە ئەگەر لە بیرتان بێن نەتانیاهو لە قسە و باسەکانیانەوە بوو کەوتی شەڕێکاتۆتە پێشەوە کە ئێمە منتەقەکەی پێگۆڕین ئەسن جغرافیای منتەقەکە باز لە نەزمی نەوینەکان باز لە نەزمی نەوینەکەن لە منتەقە قسەوەسەکەژن ئێمە لە بنیادەن هەیە گۆڕین هەوڵەکان چییە بۆ ئەوە کە جواب بەمەوە پرسیارەکەی تۆ ئەمە شامل حاڵی خاوەرمیانەیە و ئیدعای نەتەنیاهوژەوەیە کە بە ئیسلاح شەڕ عەلەیە تەرۆریزم دەست پێیەکا و بە نەفعی خەڵک لە منتەقای گۆڕەوە منتەقەیەکی ئازاد و ئاباد و خۆش و بەشارەت پێک دێنێ لێرە ئەمریکا شەریکە لەگەڵیان لەگەڵ ئیسرائیل لێرە وڵاتانی غەرب لەگەڵیانە شەریکە دەرنەتیجە بەم هێزەوە دێن بۆ تەقابلانێ ئەم نیعمەتە کە داباری بۆ سێ جمهوری ئیسلامی حماس دەستی پێکرد واقعا بۆم شەڕە گەورە کە تا ئیسە زیاتر لە 50,000 کوشتە وەسەدها هەزار بریندار وەسەدها هەزار وێرانی ماڵ فقط ماڵ وێرانکردنیەتیان بووە ئەلعان بەشێک لە لوبنان بەتایبەت پایتەختەکەی و جنوبی خراپتر لە غەزەی هاتووە لەگەڵ خاکە یەکسانیان کردووە دەها وەسەدها ڕووستا چۆڵ کراوە لە جنوبی لوبنانە بۆیە من گەرەکمەوە بڵێم کە یەمەنیش ماڵوێران کراوە بوو کە دووجار بۆمبارانیان کرد و حدەی 2 مانگیش ئینگلیس و ئەمریکا بۆمبارانیان کرد ئەویشان لەولاوە وێران کرد من گەرەکمەوە بڵێم کە حەقیقەتەن چون مەنافعیان یەکشتە ئەمانەی بەشێنەوە بێنێ بەرهەمی تا ئیسەی کە تۆ بازەکەی چین حاصلەکە چین ئەوەڵەن مصادفە لەگەڵ انتخاباتی ڕیاسەت جمهوریە لە ئەمریکا بەڵێ کە کەمتر لە مانگێکی ماوە بەڵێ کەمتر لە ئەلعانی من ڕۆ 27 ڕۆژی ماوە لەم 27 ڕۆژە چه حیزبێک بێتە سەرکار مەسئلەیەکە گرێدراوە بەم شەڕەوە ئایا نەتانیاهو کۆمەکەکە ئایا ئیسرائیل کۆمەکەکە نایکە هیچ کام لەم دوو حیزبە واقعا لەم شەڕ و ماڵوێرانکەریە تاوەکو ئەم لەحزە هیچ قسوورێکیان نەکردووە ئەوەی کە توانیوە نەکردیانە یارمەتیان داون تیاریان پێداون بۆمبیان پێداون کەشیان خۆتە اختیاریان ئەنوا وەقسام سلاحی مدرنی ئەمڕۆژە بۆ ئینسان کوشتن لە اختیار ئیسرائیل قەراریان داوە
ئەگەر قەراری نەدا بلەخەرە شکست دەخوا هەر کامێکیان چون ئەمە یەکێ لە خاڵە مهمەکانە بۆ انتخاباتە ئەمە یەکێکی دووهەم خودی ئەمریکا و دووەلی غەرب لە کولی خاوەرمیانە منفعەتیان هەیە بەرژەوەندیەتیان هەیە و لە دەوران ترامپ ئەگەر لە بیری بێت دەستی پێ بکرا دەستی پێکرا و تەرحی ئیبراهیم کە دەستی پێکە کە ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەبیا ئاشتۆکات دووبارە ئەمە دەستی پێکردوسە بۆ ئاگاداری بینەری خۆشەویست دەستی پێکردوەوە و زەمینەی مساعد کردو بۆ ئەوە کە سعودیە و ئەوەی کە پێڵەن شورای عەرەبی ئەم شورای عەرەبی ئسپاگۆ تۆزیحەکانت هەمرابێ دەرابی دیارە تەواوی نیگەرانیەکە لە ڕاستی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپایی بەسا ئەم هەڕەشە و گڕۆشانەی کە ئیسرائیلێکە تەواو نیگەرانیەکان ئەوەیە کە ئیسرائیل ئیشتباه نەکا لە نەوت و شوێنە تەولیدیەکان بدات چون ئەوە قازانج و منفعەتی خۆیان لەوێ ئابینن دەنا 1% لەسەرەوە بۆی ناچن ئەم شەڕە نەبێ و با ئینسان نەکوژێ مشکلیان خەڵک نییە ملیۆنە ئینسان لە بین ئاوانە خوێنی بڕژێ بۆیان مهم نییە ئایا ئەمریکا و دەوڵەتی غەرب بەیسا ئەوروپایی لەسەر ئەم هەدەفە تەوافقێکیان هەیە کە بە ئیسلاح ئەو جۆرەی کە ئیدعاکەن و نەتانیاهو پەیام بە خەڵکی ئێرانەدا کە ئامادە بنەوە بۆ جمهوری ئیسلامی ئەڕوخێنن ئایا واقعانیان لەوێ جمهوری ئیسلامی بڕوخێنن یان نا دەقیقەن هەدەفیانەوە لە مبارزاتی بەتایبەت خەڵکی ئێران کە لە جمهوری ئیسلامی ڕەت بوون و ئایانەوێ جمهوری ئیسلامی لە یاریکەی قودرەتی نەخوارەوە قەیچیکردنی ئەم مبارزات و ئێترازەدا سەبارەت بەم مەسەلە تۆ ڕێژی بەڵێ من قسەکارم قەت بوو بەبوونەوە کە تۆ پرسیارەکە کرد لە وەسەتا من گەرەکمە بڵێ ئاهدافی هەدەفێکە لێرە لەم شەڕا لە ئیستەی ئەم شەڕا بە دواوە هەسیان خاوەرمیانەیە کە ئەمریکا و دووەلی غەرب و حتا بە شێوەی خودی ئیسرائیل گەرەکیانە ئیسرائیل و اتحادیە ئوروپا یعنی دەوڵەتەکانی ئەفوکە دەوڵەتەکانی عەرەبی خاوەرمیانە پێکەوە ئاشتۆ دەن سەرمایەداران لە سەتحی منتەقای یەک بخەن تەجهیزیان کەن ئامادەیەکەن یەکێک لەم شتانە ئەوەیە کە ئەمریکا هەر نەک ئیستەوە لە ماوەی دومانەوە پێشەوە تاویستە بە تۆری ئەمەری خەریک ئەوەن ئەو سڵحە پێک بێنن کە تەرحێکی ئەمنیەتی تەرحێکی نظامی ئەمنیەتی لەبین ئەمریکا و لەبین وڵاتانی عەرەبیا پێک بێنن بەو معنە کە ئەمریکا ئیسە لەگەڵ ژاپۆن هەسی بەو معنە کە ئەمریکا ئیسە لەگەڵ ئوسترالیا هەست یعنی هەر کەسێک کە ئەم پەیمانە خەریکن ئیمزایەکەنش ئیمزا نەکراوە یەکێک لەمە هەدەف فەرەنسا گەریکەنە پێکی بێنن ئەگەر کەسی حملەکە مەسەڵەن بە سعودیە ئەمریکا وحتى اتحاد اوروبا يتجواب للسري وابي برجيك لما اما تايسن نبوه واتواويك لارزوكاني امريكا لشان صالي رابدو اما ناتوان اسرائيل بتنيا خوي ام شرب كات لايرانا درنتي اوان بوغيشن بمترحا كبيان مهمتر اللي هو حمله تلافي جويانه بكري لايران ام دسكوتيان بي بنرخه چون ثبوت هم اشياء ندنو بيكون برجوازيه كبون اما مساله فلسطين وخوان في الواسط لم لو تاوكو يستوي هيك شان بهيج نكدو خلك شان مال ويران كدو حفتا بين صار لكن يرى متحد بيك بين كم متحد زور بنف قشتيانه و ولاتاني مقابلي عربيش احمد اخواني على كدو كم كاربكم ولا الراس انا ودي اتحاد اوروبا اما ياك دو هميشتيه دو هميشته ويك كبرزم لدسي اندر نشوا ك ريغان يشتوتو بو اوك اسرائيل هر وقت غريكي ببرا كارغليك ندع يعني الشر دان للنوتو دان لغازو دان لمساله اتومي بمعنى يكشف بمعنى وك ام الشر والي نكا ك بيبقى شر امدو دولته منطقه كبشيوي وان بو ترحي خويا نغن اما اساس قضيه كي بلام دستي باس كردوها دستي اولا كدوكا بالاخره لحنا واك بالا نيرو نظامي كان بالا السراني بيكوجي وكو نصر الله وكو هنيه وامانه او دس يشتون تو بلام قد يكويك ام الشر لا اساسا كنفع سرمایه داران وتروريست كانت هو بقاشي تاع وقسترشي خاك وسرزميني شي تاع و اشت كنوي شي تاع لبين دول عربي سرمایه دارنا اما او شرصه وبهيج وجه ايس لحال حاضر عليهم نا امريكا نا دول الغرب ونا حتى اسرائيل خوازياري او كجمهوريه اسلاميه سر نقول كان
قۆڵی لێ هەڵماڵن بڕۆن چۆن عێراقیان قۆڵیان لێ هەڵماڵی و بالاخره نیرویان بۆ کۆ کردو نزیک 200,000 نەفەریان جەمع کرد و هەموو ئیمکاناتی مۆدێڕیان هێنا و عێراقیان دیا برد و ئا بۆ شکلانە پێ کرد و جمهوری ئیسلامی هێنا ئەمەیان پێ ناکرێ ئەم شەڕش تەنیا بە هەوایی و بە بۆمباران ناکرێت ئەم شەڕێکی عەزیمە ئێرانێکە بەقەیتەوە و دەوڵەتە عەرەبیانەیە بێ بە خاکەکەی ئاسان نییە بۆیان وایە دەرگیریانەکات چۆن پۆتینیان دەرگیر کرد و یا دەوڵەتی ئیسەی رووسیان دەرگیر کرد لەو شەڕە بالاخره نەدانەمکاری لەلایەن ئیسرائیل و ئەتوانێ ئەم زەربە با لە ئەمریکا و لە دووەری غەرب دەرنەچینە بەمە مەجاری پێ من گەرەکمە بڵێم ئەهدافەکە چی ئەهدافەکە ئەوەیە کە وەڵە دووەلی ئاشتۆکن دووەلی عەرەبی لەگەڵ ئیسرائیلە گەورەترین شتە بۆ ئەوان هەم بەرهەمی هاتی هەم حاصڵی تایە هەم اقتداری ژئۆپۆلیتیکی لە سەتحی مەنتەقەکە بەرامبەر بە نارانی ئەسڵی خۆیان وەکو رووسیا و وەکو چینتیایە هەم مەسلەکەیشان بردوتم دەستی ئیسرائیلیشان بازیێشتۆ لێرە هەر وەخت مەیلی بوو بە بالیان و ئاوانە سەلاخیکە بەنفعیانە بەڵام ئەمە نەبۆ خەڵکی ئێرانە دژی خەڵکی ئێرانە یەکێتر لە علایمەکانی چییە؟ هەر لەیسەوە ترس و تۆقان و کوشتن و بڕین و ئەعدام لە ئێرانە دەیان بەرابەر بۆچوو هەر ئەم سێبەرە کە تظاهر ئەکەن بەوە کە ئێمە جمهوری ئیسلامی لە بین و فڵان یەکەن و فیستا تازە لە بینیشی بن کەسێتر دانیان وەکو جمهوری ئیسلامی خۆ قەرار نییە جمهوری ئیسلامی گوڵ و کۆڵ بۆیە خەڵک ئەبێ ئالێرا وریا بێ ئەمما سەرە مەسەلەیەکی جددیە هەر لەیسەوە هێشتا هیچ نەبوو بە فعالینی کارگەری بە فعالینی معلمین بە فعالمی دێمە دێنە سەرەوە بەشە هاوڕێ ئابێدارەبی دێمە سەرەوە لێ مبارزاتیە سپاس بۆ تەوزیحەکانت هەوڵ ئابێدارەبی ئەم مەسەلەی شەڕ و کوشتار و تادیداتە کەیدی بەرەوەوا چێگر قەرار بێ کۆنترۆڵ نەکرێ بە ئیسلاح دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی دەرگیر بن بە معنای سەراسەری واقعەکەی بەغەیری ماڵوێرانی و هەژاری و کوشت و بڕینی ملیۆنە خەڵکی مەنتەقە هیچ دەستکەوتێکی نابێ و ئەلعانەمە لەم رابطەیە نیگەرانیهایەکی زۆری دروست کردەوە بە تایبەت جریانای ڕاست و ناسیۆنالیست و سەربەغەرب و لە ڕاستیا سەڵتەنە تەلەبەکان بە قەولی معروف ساک و کەوچ و کڵاوەکانیان ئامادە کردووە کە ڕەزا پالیوی بێن و دەست بەدەستی بکەن و ئەم مەسەلە خۆشحاڵن و بە قەولی فارسیڵێ خەن لە ناو دڵیان نابووە بە ئاو تاواوەتۆ لەوەی کە ئیسرائیل حەملەکە بۆ جمهوری ئیسلامی بەسەر جمهوری ئیسلامی لەم رابطەیە نظریەوە چیە بەرابەر بەم پرۆپاگەندەی کە جێ لە خودی دەوڵەتی ئیسرائیل و وڵاتانی غەربی ئەیکەن و ئەمانە جریانای ڕاست و ناسیۆنالیست خەریکن خەڵکیش تەجویقەکەن بەوەی کە لەو مبارزاتە کە الان دەیان ساڵە جمهوری ئیسلامیان بە لەبەی پەرتگا و نابودی و هێنانە خوارەوەی کێشەوە بڕۆنە ماڵەکانی خۆیان دانیشتن بە هیوای هێرشکردن و نەجاتی نەتانیاهوو بن یان ڕەزا پالەوی بێت ئەم خەڵکە نەجاتدا لەم بابەتەوە گەر سۆباسێکە دەبێت باڵێ دەست خۆش بم گەرەکمەوە بڵێم کە ئەمریکا و دووەری غەرب ئەیانەوێ ئەم شەڕە کۆنترۆڵ شدە بەرەم پێشەوە تاوەکو ئیستا حەماس و جیهادی ئیسلامی و حزب الله لوبنانیان کە گەورەترین هێز و نیروی مەحوەری مقاومەتی جمهوری ئیسلامی توانیوانە پەڕووباڵی بشکێنن ئەمە بە نەفعیانە ئەوان جمهوری ئیسلامیەکیان گەرەکە کە نەتوانێت باجیان لێسێنێ وەکو 45 ساڵی ڕابردوو گەرەکیانە جمهوری ئیسلامی واریەکەن وەکو مەڕ کەوێتە شوێنیان گێژواژ و لێخەرە بە مەیلی خۆیان لە سەتحی مەنتەقەکە بێن و بچن و ئیستثمارکەن و بچەوسێن و بکوژن و ببڕن ئەمە ئەو قەزیەیە ئەساسن بۆ ئەوان بەڵام ئەمە چۆن یەخەی خەڵکە گرێ لەوایە کە ئەڵەن سەری مارەکە جمهوری ئیسلامی و ئێرانە بەڵێ سەری مارەکە جمهوری ئیسلامیە بەڵام نیروی ئەسڵی و فعالە و جدی بۆەوەکە جمهوری ئیسلامی گەیاندوە بەم حەدە کە لە بەرابەر ئێوە کوڕنشکا خەڵکی ئێران بوو کرێکارانن ژنانن ژنانی ئازادی خوازن ئەمە ئەسڵ مەسەلێ و جمهوری ئیسلامی لەمەیە ترسێ بۆیە جمهوری ئیسلامی بە مەحزیەوە هەر تەقەیەک هەر گولەیەک هەر تفەنگە ڕووی تێکات و تەقەیەکی لە ئێرانێ بلە فاسەچێت بۆ سوراغی ڕابەرانی کرێکاری ڕابەرانی ژنان ڕابەرانی خەڵکی ئازادی خواز هەر دوێنێ و پێرێ 9 نەفەری ئەدام کردووە نەتەنیا ئەدامیە کردم بە دەیان و سەدان کەسی لە ئێران و لە کوردستان و تووە تام لەحزە
تەلەفۆنی بۆ کردوون اطلاعات کە دەست لە دەستەکان نەخۆن ئیتر مەسەلەکە گوزەراوە وەکو جاران نییە هەر کەسێک دەست بەردۆکا و بێت ئاعترازکا و ئەلەی ئێمە بیوێسێت ئەوە ڕاستەوخۆ لەگەڵ جمهوری ئیسلامی لەگەڵ سیهۆنیزمە ئەگەر چی ئەم 45 ساڵەش ئەمە وتووە بەڵام بیسە چۆن شەڕەکە یەخی کردو ئاینەن بەسەراحەت دەمەڵێ هەر کە لەگەڵ من نەبێ لەگەڵ ئەوە هەر کە لەگەڵ منی جمهوری ئیسلامی نەبێ لەگەڵ دوژمنە بۆیە ئیسا وەکو تۆ جەماعەتێک لە ڕاست و سەڵتەنە تەڵەب کە جمهوری ئیسلامی درێژە دەری ڕێگەی ئەوانن و زندانەکان کە ئەوان دروستیان کردووە ئیزە پڕیان کردووە لە خەڵکو زیاتریشیان کردووە وەکو جەماعەتی سەڵتەنە تەڵەب کە هەمیشە لە تووری 45 ساڵی ڕابردووە کاتەوە کە باوکی دەرکراوە خۆشی بالاخره ماوە سۆتایسە بە پوری ئێران بە 120 میلیارد دزیل باوکی کە بردی و سەروەتی خەڵبوو بردی بۆ ئەمریکا و ئیسە بە خۆی جەزیرەی پێکردیوە هەموو ئیمکاناتی پێکردیوە ئیسە گەرەکیان بڵێ پێیان خۆشە بۆچی بۆەوە کە ئەوان بێنە و ڕژیمە بڕوخێنن چۆن خەڵک ڕژیمی پالەوی ساقت کرد و لە ئەریکەی قودە دنیای دەرو ئەوانیش بێن بێن و بالاخره بچنە فەرشی حاضری و بچنە سەر قودرەتی حاضری و دەست نەخوردە ئەوە هێز و نیرووە کە جمهوری ئیسلامی بێڵنەوە و خۆیان بچنە سەری ئەمە خەیاڵ خاوە ئەمە واقعیەتێکە کە لەگەڵ بۆچوون و خەسی خەڵکە فەرقە خەڵکە بێ بزانێ یەک ئەوە کە جمهوری ئیسلامی ئەڕوخێنێ خۆیانن ئەوە کە ئینقلاب پێک دێنێ خۆیانن ئەوە کە خۆشی و بەشارەت پێک دێنێ خۆیانن ئەوەی کە تەواوی ئەم 100,000 نەفەرە کە کوژیاوە بە خاتر ئازادی بەرابەری ڕووفا خۆشبەختی ئەگەر خۆیان لە قودرەتان نەبن هیچیان حاصل نابێت بۆیە دژمنانی تەبەقاتی ئەمڕۆ سبەی لە پەرتەوی ئەم شەڕەگەرکی ئەم کارەکەن ئەگەر چی خودی شەڕەکە سەرنگونی جمهوری ئیسلامی نییە بەڵام هێز و توانایەوە وهای زعیف کردووەکەوان بتوانن لەم دەرفەتە کەڵگۆرگن و پەڕووباڵی بشکێنن گەرێکیانە هەر بەم شێوەیە ئەلعان زۆرێکیان هەر لەوانە کە تۆ باسەکە ئەڵێن هینە نەجات دەهەندەی ئێران و بلاقەرە تەقوێتی هێزی خەڵکی ئێران ژنان و کەرێکاران و زەحمەتکێشان هینە نەتانیاهوە دقیقاً وە بە فریشتەی نەجات وەکو توێژی بەڵێ ئەمە پێچەوانەیە و هیچ کام لەمانە نییە سپاس بۆ تەوزیعەکان هەڕابێدارەبی وەختمان زۆر نەماوە 4 دەقەمان وەقت ماوە لای من گرنگترین پرسیارمەوەدا هەڕابێدارەبی تەوەجۆ کە بە پرسیارەکەی من گرنگترین سوال باتەوە بەم وەحشیگەری و خانخانی و کوشتن و بڕین و خوێن ڕشتن و ئاوارەگی و دەیان ساڵە لە منتەقەکە بۆی حاکمیەتی چەپەڵ و دژی ئینسانی جمهوری ئیسلامیەوە کە باعیسی ئەمە بۆ منتەقەکە بە ئەم وەحشیگەری و هەزاردەیان گروی ترۆریستی سازمانداوە و سەروەت و سامانی ئەو مەملەکەتەی لە گرە و گرتووە و لە خدمەت ئەمانە خەرجیەکات مهمترین پرسیاری منەوەیە کە ئەرک و وەزیفەی خەڵکی کۆمەلگای ئێران مبارزاتی کرێکاران و زەحمەتکێشان پەرستاران معەلیمان بازنشستەکان کەفتم هەموو ئیرادەیان کردووە واقعاً جانانە دژ بە جمهوری ئیسلامی خەریکن مبارزاکەن دەبێت چ بکەن لە مقابل ئەم تەبلیغاتی کە دەوڵەتی ئیسرائیل و جەریانای ڕاست و پرۆغەرب تەرەفداری غەرب خەریکن بەئیسان نەجاتی خەڵک و فریشتەی نەجات ناتانیاهۆکەن بە فریشتەی نەجات پێیان وایە ئەمە ئەگەر ئەم کارە بکرێ ئەگە خەڵک ڕەغبەت نەکەن ئەگە خەڵک مبارزاتی خۆیان تونوتیشتن نەکەن عەلەیهی جمهوری ئیسلامی ئایا واقعاً نانەوە ناردنی خەڵک بۆ ماڵەکانیان نییە دانیشتن بێ ناتانیاهۆ نەجاتیان بدە لەم بابەتەوە ئەرک و وەزایفی ملیۆنها خەڵکی ئێران کە قین و تووڕەیان لە جمهوری ئیسلامی لە حەدی ئالای خۆیەتی دەبێت چ بکەن بەرابەر بەم مەوضوعە پێت وانییە هەر ئینسانێکی ئازادی خواست کە دڵی بۆ ئینسانیەت و بۆ ئاسایش و ئەمنیەت لێدا نابێ مخالیفی ئەم شەڕ و تەبلیغاتی ڕاست و ناسیۆنالیستی و دەوڵەتی ئیسرائیل و لە ڕاستی ئەمریکاش بێ بەڵێ دقیقاً وایە کە تۆ باسی زیاتر وەختمان نەماوە فەرموو من گەرەکمەوە بڵێم کە حەقیقەتەوەیە کە زانینی مەوزوعەکەنێت دەرکی ئەم شەڕە بناغی ئەم شەڕە بۆ چییە و بۆ گوتەریشی پێدەن و بۆ گەیانتە بەرماڵەکان ئێوە بەخاتر تەقویەتی هێزی سەرمایەدار و تروریست لە سەتری منتەقە هەردوولایان بۆ خودی نەتانیاهۆ حەماسی دروست کرد بە ئیقرار خۆی
لەوە شەڕەکەەوە بڕۆن گوگلە لێ بن بزان چیاڵێ خۆی تەریقی قەتەرەوە بە ملیۆن دلاری بۆ ناتەخوێتی لە مەقابل یاسر عەرەفاتە ئەمە یەک دوو دڵنیاتان ئەەکەم ئەو فریشتەی نەجاتە دوای ئەم ئاچە شەڕە تەواو بێت خۆی و کابینەکەی ڕوخێنن مەنزوم نەتەنیاهووە ئەمە دوو سێهەم قەزیە ئەوەیە کە ناسینی خودی ئەم شەڕە ماهیەتی ئەم شەڕە چەشمەندازی ئەم شەڕە بەرەوچۆڕە خۆی نیوەی کارەکەی کە بزانم شەرهان بۆ دامەزرانەوە ئەم فریشتەی نەجاتە تاوەکوی لەکوێ بوو وای سەپەیا بووە لەکوێ ئەمریکا و دووەری غەرب و ئیسرائیل و شتە هێنا سەرکار جمهوری ئیسلامیان هێنا سەرکار بۆچی ئیسا هاتون بەلاخەر ئەوە ڕوخێن و خەڵدێن نەجێک ئەمانە هیچ کامێکی نییە هەر کە بێن نەجێری لەمان پیسترە ئەمە گۆڕانە خۆیان کردو بۆیە ئەمە مەسەلەیەکی جددیە وەختی ئەمە زانی ئیتر زانی بۆچی گەرێکی سیاسەتی ترس و تۆقان لەلایەن جمهوری ئیسلامی زۆر بێت زۆرتر ئەکوژێت هەر لەم چەند ڕۆژان نۆ کەسری کوشت هەر لەم چەند ڕۆژە دەیان و سەدان کەسری ئەمە مەسەلەیە کە زانین ئەمە و پێ جێگیرکردن لەسەر ئەم سیاسەتە دروست ئەکاتەوە کە ئەنیژیتان ئازادکە ئەکاتە سەرەوە کە ڕایەت لاکەنەوە ئێوەیە کە 45 ساڵە دیواری ترس و تۆقان ئەشکێن و ئەچنە پێشەوە و ئەبورتان کردو لە جمهوری ئیسلامی و شعارتان سەرنەگوڵی جمهوری ئیسلامیە بێ کۆبنەوە نەفەسی ڕاحەتتر کێشن بۆەوە کە بەهێز بن بە قدرت بن ئەم ڕامۆتەشەکلتر متەحەزبتر بلەخەچنە بەربەرەکانی جددی جمهوری ئیسلامی و لە هەر فرسەتێکی چکۆرە کەڵگۆرگن بۆەوە کە بتوان ڕژیمی جمهوری ئیسلامی بەمانە بەدەست خۆتان دێنێ بە ئینقلابی خۆتان چون مەسئلە مهمە کێ جمهوری ئیسلامی ئەڕوخێنێ لە دوا ڕۆژی جمهوری ئیسلامیە بۆ گەیشتن بە قودرەت یەکێک لە گەورەترین مەعیارەکان و مەلاکەکانە ئەگەر جمهوری ئیسلامی بۆ وەسیلە ئێوە بڕوخێت ئەمە ملاکی گەورەی بۆەوە کە واقعن ئێوە خۆتان چنە سەر خۆتان چارەنووسی خۆتان بەدەستی خۆتان ئیمزاکەن و ئەم دیوارە ترس و تۆقانیشە کون تێ بکەن و بەلەخە لێوە عبورکەن بۆەوە کە بتوان لە دەستم وەزیێتە نەجاتان بێت زۆر سپاس هاورا بێدارابی مەجەلمان نەماوە گەیشتنتە دەقەی ئاخری بەرنامەکە سپاس بۆ تۆ دەکانتەوە بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی نەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حەوزەی تەلەڤیزیۆنی پەرتۆ ساقی و سەلامەتیتان ئارەزوومانە لە هەر شوێنان شاد و سەرکەوتوو